بەناوی خوای بەخشندەی مێهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیامی ڕۆژ خۆشحاڵم کە لە هەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم کاک ریاز بە خزمەتەوەی عزیز و خۆشەویست شاد بوونەتەوە بۆ هیوایی کە بڕگە و بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بێت. بەناوی خوای بەخشندەی مێهرەبان خۆشەویستانمان لە بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەرگوێیەگەن چەپکە گوڵی پڕ لە ڕێز و خۆشەویستی ئێمەتان پێشکەش بێ و ژیانتان پڕ لە خۆشی و ئاسوودەیی بێ. خۆشحاڵین لە هەڵقەیەکی نوێی بەرنامە بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەبینەوە و ئەبینەوە میوانێکی ماڵەکانتان. ئەمڕۆ ڕۆژی جیهانی تەندروستی دەرونیە، ئومێدی دەرون ئارامی و ئارامیەکی دەرونی باش بۆ ئێوە خوازین و دووربن لە تەواوی و ئاڵۆزی و شڵەژانە دەرونیانەی کە ڕوو لە تاک و کۆمەڵگەکەمانەکە کە سەرنجام کاریگەریەکی خراپی بۆ سەرخێزان و کۆمەڵگە و تەندروستی و تەنانەت جەستەی مرۆڤەکانیشێ. بەدەر لەو بڕگە هەمیشەیانەی بەرنامەکەمان لە زانیاری و ڕاپۆرت و بەرگە سەرەتایەکانی وەکو نرخی دراوەکان و کەشوهەوا و یادەوەری و مێژووە گرنگەکانی ساڵانی ڕابردوو بەرنامەکەمان لە دوو تەوەری سەرەکی پێگاتووە. تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر نەخۆشی شێرپەنجەی مەمک بەتایبەت لە ئافرەتاندا، هۆکار و نیشانە و چارەسەر و ئەو ڕێنمای هۆشیاری کە پێویستە هەر تاکێک لە کۆمەڵگەی ئێمەدا هەیبێت، چونکە نەخۆشی شێرپەنجەی مەمک یەکێکە لە بەربڵاوترین و وەکوڵێ زۆرترین ئەو نەخۆشیانەی کە تاک بەهۆی شێرپەنجەوە تووشی نەخۆشی شێرپەنجەی مەمک دەبێت. تەوەری دومی بەرنامەکەمان قسەکردنە لەسەرەوەی کە چۆن تاک یا گەنج لە هەرێمی کوردستان خۆی ببێتە خاوەنی کاری خۆی، واتە چاوەڕێی ئەو دەرفەتانە نەبێت کە حکومەت و وەکوڵێ لایەنە پەیوەندیدارەکان دەیڕەخسێن. ئایا گەنج بەبێ گەڕانەوە بۆ حکومەت و تاینبوون و دامەزراندن وەکوڵێ دەرفەتی ئەوەی بۆ دەڕەخسێ یا دەتوانێت و توانای ئەوەی هەیە کە ببێتە خاوەنکاری خۆی لە وڵاتە. ئەمەش تەوەری دومی بەرنامەکەمانە بێ وەگەمیشە دەچینە لای پێشبینی کەشوهەوای شار و شارۆچکەکانی کوردستان. بڕگەی نرخی دراوەکان وەک هەمیشە لە بەرنامەی پەیامی ڕۆژ بڕگەی نرخی دراوەکان بینەری ئەو گۆڕانکاریانە بن کە بەسەر نرخی دراوەکاندا دێت. با پێکەوە بینەری و بڕگەیە بین. ئەمڕۆ 10 ئۆکتۆبەر با پێکەوە بینەری ئەو ڕوودا و مێژوە گرنگانە بین کە لە ساڵانی ڕابردووی ئێمەدا ڕوویانداوە لە 2 ئۆکتۆبەردا بەتایبەت ئەوانەی کە بۆ ئێمە گرنگ بوون و ئێمەش بەشێکمان هەڵبژاردەوە بۆ ئێوە عزیز و خۆشەویست.
دەیدەی هەموو ساڵێک ڕۆژی گیانی تەندروستی دەرونی و دیاری کراوە بۆ قسەکردن لە هۆکاری نەخۆشی و ئاڵۆزیە دەرونیەکان و مرۆڤایەتی لە مەترسی نەخۆشیە دەرونیەکان هۆشیار دەکرێنەوە و ڕێنمایی و هۆشیاری بە تەواوی کۆمەڵگە و خێزانەکان دەدرێت لەبارەی ئەو کەسانەوە کە نەخۆشی دەرونیان هەیە. دەیدەی ساڵی 1994 کۆچی دوایی شاعیر و خەباتکار و سیاسی کورد عوسمان سەبری لە دیمەشقی پایتەختی سووریا ناوبراوخۆی لە کوردەکانی باکووری کوردستانە، بەڵام بەهۆی هەستی نەتەوەی و نیشتیمان پەروەری و بەدواداچوونی بۆ کێشە و مافەکانی کورد چەندان جار تووشی گرتن و ڕاوەدونان بووەتەوە و سەرنجامیش لە خاکی غەریبیدا سەری ناوەتەوە. عوسمان سەبری یەکێک بوو لە هاوڕێ و هاوکارانی شۆڕشەکەی شێخ سەعیدی پیران بۆ سندنەوەی مافەکانی گەلی کورد لە موستەفا کەمال ئەتاتورک و سەرانی تورکیای کۆماری تازە دامەزراو. دەیدەی ساڵی 1922 دوای دامەزراندن و ڕاگەیاندنی دەوڵەتەکەی شێخ مەحموودی نەمر یەکەم شارەوانی لە سلێمانی پێکێنا و کاروباری خەڵکی ڕادەپەڕێنرا. دەیدەی ساڵی 1240 کۆچی دوایی فەیلسوف و عارفی مەزنی ئیسلامی ئیبن عەرەبی کە ناوی تەواوی شێخ محەدین ئەبوو عەبدوڵڵا محەممەد ئیبن عەلی ئیبن محەممەد ئیبن ئەلعەرەبی ئەلحاتەمی ئەلتائیە کە لە 27 هەشتی ساڵی 1965 لەدایک بووە لە خواروی ئیسپانیا لە تەمەنی 35 ساڵی وڵاتی خۆی جێهێشت و ڕوویکردە شاری مەکەی ڕووگەی مسلمانان و 3 ساڵ تێیدا گیرسایەوە. لەو ماوەیەدا کتێبی بەناوبانگی ئەلفتوحات المەکیەی نووسی، پاشان ڕووی کردە ئەناتۆڵیا و ساڵانێکیش لەوێ ژیا و دوجار لە دیمەشق گیرسایەوە و تا ڕۆژی کۆچکردنی لەوێ مایەوە. لە بۆری تەسەوفدا بە شێخی هەرە گەورە ئەلشەیخ ئەکبەر ناسراوە و خاوەنی تیۆری ناسراوی و وەحدەت الوجودە کە تا ئێستاش بە قوڵترین و گرنگترین تیۆری تەسەوف دادەنرێت. ئیبن عەرەبی نزیکەی 400 کتێب و نامیلکەی نووسیوە. دەیدەی ساڵی 1999 سەرۆکی سوپای پاکستان ژەنەڕاڵ پەروێز موشەڕەف لە کودەتایەکی سەرکوتدا توانی کۆتایی بە دەسەڵات و حکوومەتی نەواز شەریف بهێنێت و خۆی ببێتە سەرۆکی ئەو وڵاتە. بینەرانی عزیز پێشەوەی بچینە لای تەوەری سەرەکی بەرنامەکەمان بە گۆرانیەکی سامی یوسف ئەم بەیانیەتان بۆ دەڕازێنینەوە با پێکەوە بینەر و بیسەری گۆرانی سامی یوسف بین. Everything fell apart the moment I strayed from you. In each smile, in every single sign, every minute detail, traces of you are found there. Wherever you are, I'll find you. You're the one I turn to. Wherever you are, I'll find you. 'Cause you're the one I turn to. Wherever you be, I'll be with you. 'Cause you're the one my heart is to. I need you. زمان الغريب قليل السكن والليل الوحيد كثير الشجن وحيث تكون سوف
لأنك أنت اختيار حياتي وحيث تكون سوف آتي لأنك أنت اختيار حياتي وحيث تريد وجودي يجود فأنت كلامي عند سكاتي يا رجائي تنير ليالينا كأنك أنت ابتسام وضرر وأنت جمال على بيت شعر يردده ناس عبر الزمن على كلمات منك باب اغترابي وأنسى بصوتك كل عذابي وحيثما تكون. بینەرانی عزیز دیارە بەهۆی گرفتێکەوە میوانی تەوەریەکەمان ئامادە نیە دەچینە لای بڕگەیەکی بڕین و درومانی خات و فەوزیە کاکەوەیست با پێکەوە بینێری ئەو بڕگەیە بین و دواتر دەچین لای تەوەرەکانی دیکەمان. سڵاو بینەرانی بەڕێز بۆ جارێکی تر دێنە وڵاتان بۆ بڕێنی ئێلەکی کوردی شێوازی چوارگۆشە ئینشاءڵڵا سوودی لێ بینن. پێشەکی ئەمە ئێلەکەکەیە ئەمە قوماشەکە قەیفەیە بابی بینن لەبەرەوە ئێمە لەزگەمان لێداوە بەری بۆ ناکەین تەنها ئەم لەزگەیە بەکارێنین شتێکی جوان و ئاسانکاری دروستەکە بۆ خەیاتەکان. ئیتا دەست پێەکەی لەبەرەوەی ئەمە نەخشە ئەبێ چی بکەین بە دەمبوز نەخشەکە ڕێکی یەکتر بکەین لەبەرەوەی لە کاتی بڕینان نەخشەکان لار نەبن. بۆ نمونەم ئافرەتەیە قیاسی 105 بۆوێ ئەمەش خۆی قیاسی 110ە هەر قماشەکە خۆی 110 ئیتر هیچ زیادەی لەسەر نییە. ئێمە چیەکەین لە بڕینە ئەو 5 سانتیە چێتە بڕین و دوورین ئیتر 105ەکە خۆی ئەمێنێتەوە ئیتر ئینشاءڵڵا دەست پێەکەی. ئەبێ بزانن ئەم زیادانە بمێنێتەوە بۆچی بۆ ئۆڤەر لەبەری ئۆڤەر 1.50 لەگەڵ خۆی ئەبات 50یەکیش بۆ نوشتانەوە ئەبێ ئەوەندەی بمێنێتەوە بەلایەنی کەمەوە 2 سانتیم بمێنێتەوە. ئەمەی ئێلەکەکە لەبەرەوەی ئێوە باشتر تێبگەن لێی ئەبێ 24 سانتیم بمێنێتەوە 24 سانتیم 24 سانتیمەکە ئەو کات چواری ئەچێتە تەقەڵ و ئۆڤەر 20 ڕێک ئەمێنێتەوە بۆ بندەست. ئەبێ سەرشانی ئێلەکەکە 2 سانتیمی لێ بکرێتەوە لەبەرەوەی ئەو کەدبانین چەند ئەمێنێتەوە ئێلەکەکە هەمیشە لێرەوە قیاسی ئێلەک بکەن. ئیسامە 40
9 سانتیمی ماوەتەوە بەس زۆرە ئەم 49 سانتیمە لە کاتی ئۆڤەرە نزیکەی 2 سانتیم لێرەوە ئەڕوە لێری 6 سانتیمێکە ڕوە ئەمە 3 سانتیمی من ئەبێت تۆزێکی تری لێکەمەوە لە بەرەوەی درێژەم ئێلەکە لەبەر درێژیەکەی ئەم تۆسکەی لێ ئەەکەمەوە هەمیشە بێ پشتملی هێلک هەڵکندێ ئەگەر هەڵ نەکندێ لە مل تونە بێ و ناڕەحەتە ئەمە ئیتر بڕینەکەمان تەواو کردووە تەنها ئیتر دەکەین بە ئۆڤەرکردن و دوورینی تاچینە لای ئۆڤەرکردنەکە ئیتر دەکەین بە ئۆڤەرکردنی ئێلەکەکە بەڵام ئەبێ لە ئەو سوچانەی کە لە ئێلەکە هەیە بێ ئاوا لادەینەوە لەبەرەوەی ئێلەکەکە بە سوچ دەرچێت ئەگەر یەکسەر لێرە و دەست پێ بکەی بۆ خوارەوە ناشرین دەرەچێت دوایی ناتوانانی سوچێکی جوان بۆ ئێلەکەکە دروست بکەیت ئەبێ لێرەیش ئاوا لێ دەرچین لەبەرەوەی سوچ دەرچێت ئێلەکەکە سوچ دەرچێت لێرەیش هەر ئەبێت لە سوچەکە یەکسەر بێ بچڕێنین لەبەرەوەی ئەگەر نەی بچڕێنین ئەو شێوەیە دەرناچێت کە ئێمە ئەمانەوێ هەر هەمان سوچ گەیشتینەوە پێی پەڕێن ئەو کات ئەملاکە پێشەوەی ئۆڤەریکەین لەگەڵ سوچی ئەولا لە یەکیان دەدەین زانین چەنی لێ لابین ئیستا ئەمە ئەوەندەی زیادە ئەوەندە لابین ئەمە ناوباڵەکەیەتی ئۆڤەری لێ دەدەین ئەبێ سەرشانی هەموو ئێلەکێک 38 تا 37 بمێنێتەوە چون لەوە کەمتری بمێنێتەوە جوان دەرناچێت ئەبێ 38 تا 37 بمێنێتەوە بۆ سەرشانی هەموو ئێلەکێک ئیسا لەکردنی ئۆڤەرەکە تەواو بووین تر ئیشەڵا دەدەکەین بە دوورینی ئیتر دەدەکەین بە دوورینی ئێلەکەکە بە دوورینەکەی ماوە ئەو کات من لەبەرەوەی ئەمە نەخشی لە سەرا ئەبێت چی بکەم لە دیوی دەرەوە دەست پێ بکەم بەم شێوەیە یەک پەنجەم پێشەکیش لەم بەشەوە دەست پێ بکەن پێشەکی ئەم جۆرە ئێلەکە دوورینی لەم بەشەوە دەست پێ بکەن لەبەرەوەی لەم بەشەوە جوانتر ئێلەکەکە دەرەچێت ئەوەیتە پێشی هەرتووکیان هینەکەمان کرد ئیتاچینە سەر ملی ئێلەکەکە چون ئۆڤەرە هەر یەک تۆز بچێتە ئەو دیوە ئیتر بەسێتی چون نە هەڵەوەشێ نە هیچی لێتێ هەموو ئێلەکێک ئەبێت سەرشانەکەی تا ئەگەتە ئاستی ملیوان ینی ئەم دەستکە لەگەڵ ئێرە ئەمەی 13 سانتیمی بمێنێتەوە لەبەرەوەی تر ئەمە
بەڵق نادا لێرە گەورە بێ و ئێرەش 8 سانتیم تا 7 سانتیمی بمێنێتەوە زۆر کەشخە و جوان دەرەچێت ئێرە ئەبێت 12 تا 13 بمێنێتەوە. ئێوەتان لە دیوی ناویشۆ دەست پێ بکەن لەبەرەوەی من لەبەر نەخشەکە لە دیوی دەرەوە دەست پێەکەم لەبەرەوەی شێوازی نەخشەکە تێک نەچێت نا ئێوە ئەتوانن لە دیوی ناویشۆ هەر دەست بکەن مشکلەیەکی نییە. بەڵام هەوڵ بدەن پێشە ئەمە بدورن پێشە هەرتوو لای ئەمە بدورن. جا ئێستا ئەم دوانە پێکەوە دەگرین لەبەرەوەی هەمیشە ملی ئێلەگە بێ ڕێکی یەکتر بێ ئەبێ ئەم دوانە ڕێکی یەکتر بن نابێ یەکیان زیاد بێ و یەکیان کەم بێ ئەبێ ئەم دوانە ڕێکی یەکتر بن فەئیتر ڕێکی یەکترن من دەتەکەم بە دوورینەکە. هەمیشە پەنجەتان بەکاربێنن لە گرتنی قوماشەکەیە لەبەرەوەی ئەگەر هەر ئێستا ئاوا خەتی پیابێرم ئەمە لاریەک دروستەکە بەسکە بە پەنجەکانت ئاوا گرتت هیچ لاریەک دروست نابێ. هەمیشە پەنجەکانتان بەکاربێنن لە گرتنی تەقەڵە. دەستەکەین بە ناو قۆڵەکەی ئەویش هەروەکو ئەو ئەوە خەریکە ئەوە نەماوە تەواو دەبێت. ئەمە خۆی سانتیمی ئێلەکەکەیە ئەبێ ئەم ئێلەکە 44 سانتیم زیاتری نەمێنێتەوە. هەوڵدەن ئەبێ ئەم دوانە لەگەڵ یەکتری ڕێک بن. لەمە ئەدەین لە لێوی ملیوانی ئێلەکەکە شتێکی جوان دەرەچێ بە ملیوانەکە تۆزێ ئاوە قوڵکردنەوەی بۆکەین. بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت یارە دەچینە لای تەوەری دوهۆک میوانێکمانێ لە دووەکەوە قسە لەسەرەوە دەکەین چۆن گەنجان بتوانن ببنە خاوەنی کاری خۆیان. ئەو پاڵنەرانە چین کە بە تایبەتی وا دەکات گەنج و بێکاری نەسوڕێتەوە چاوەڕێم لاولانەکە خۆی بە شوێن کار و دەرفەتی هەلی کاری خۆیدا بگەڕێت. بۆ قسەکردن لەسەرم تەوەر لەگەڵ زۆر بەڕێز کاک عیسا سدیق ڕایەنەری گەشتەپێدانی مرۆیی لە شاری دوهۆکەوە میوانمان دەبێت قسە و گفتوگوی زیاتر دەکەین. کاک عیسا سڵاوی خوارد لێبێت ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئەو پاڵنەرانە چین کە
وا لە گەنجی ئێمە دەکات خۆی بە شوێن کاری خۆیان بگەڕێت و ببێتە خاوەن کاری خۆی. بله نوی خودی مزان و دلوان گلک سپاس بو کانال پیام بو وی درفته گلک اگر یتهین کو اف گنجه یعنی برفنده و بچید کو ببیتا مروفه که سرمایه دار و مروفه که زنگین دست بی که ام اشارت بدین هنده کو همی دیانت ها و بطایبت دیانت کو دماهیک دیانت اسلامتیه او کو پیغمبر ما به هادی صلاف سر بن که چند بری ما دای هندی کو ام شول کن گلک آیات دا رب العالمین اشارت یاده هنده کو ام کار کن و شول کن ایش وانا رب العالمین سورة جمعه دا بحث هندید کرد بشتما هکر هین بودم خطبه شولی خوب هلن و ورنا خود به و عبادت خوب کن طاعت خوب کن و پاشین که هر نسر شولی خوب و الویری نشان هندیه کو درسته مروف شول کرد و یا باش او مروف شول کرد پیغمبر خودی صلی الله علیه و بن گرک حدیث دا بو ما بحث کرد کو ام شول کین و کدا دست خوب خوین پیغمبر خودی صلی الله علیه و فرموده که داد بیجید باشترینی و اول دف رب العالمین او اوی کدا دست خوب خود یعنی ام شول کین و کدا دست خوب خوین بیجید او باشتر شوی یه بلاش بهت و همه بس بخود و بیجید یه شول کد وش کدا دست خوب خود رب العالمین دی گناهت و خفرینید او بالنسبه و دین ما برای ما ده هنده کو ام شول کن اگر ام برای خود دینه تاریخ ده همی چوا شهرستانیت هدا آوا کرن چوا پیشکفتن هدا جبجه کرن و بستن افا بکرنه یا و بکار کرنه یا ببرن کس اکو جارم کردید بیشتر پلکی نشته سر ملکی و صبصانه هیکو او همه ببیت عالم و زانا و ببیت سرمایه دار و ببیت مروفه که جهاتی ایلا بهندی ابکوب کرنه طبعا نمونه سرویس زورن اکش نمونه دهو که اول چه بابود سالت نوتا دا هاولاتیه که خلق دهو که لنیوکاسی که بخود توفیقت فروتن یعنی اول پیالا پربعه که بو پاره بره طوف که توی شوله که باشت کرد شوله که پاکج و بجین کرد حیله و تشخالته دانت کنن و رب العالمین جی برکت بوی خسته جار بو جاره یعنی اف مشروعی کو بخو چند کمیه که کمی طوفکات اینا بس چنکوی بردوام بو و حیله و تشخالته دانت کنن و فعل بازینت کنن و یه حلال خود بو دمایی که ولی هات حتی بخود دکانک وکری و دکان ماستر و دمایی که بو بازرگان دی بجین وان ویمتای یعنی اول نشان هندیه کو اول اگر مروف بکد و دست پی بکد آنه یا خوده دی برف سرکفتنیت مازن چید اد بازرگان یا خوده و بگاوه دی بیت مروفه که سرمایه دار و دی خلق یک محتاجی دستی بیت نکو او دی محتاجی دستت خلقی بیت زۆر باشە کاک عیسا ئایا گەنجێک لە شاری دهۆکیان لە هەر شارێکی دیکەی هەرێمی کوردستان چی بکات لە کاتێکا ڕەنگە دەرفێت و هەلی کار نەڕوخسابێ بۆت بۆ نمونە گەنجی وامان هەیە کە دەرچووی زانکۆ پەیمانەکانە بەڵام دەگەڕێت تەنانەت بە شوێنەوەیە کە شاگردی یا شاگردی مەتامێکیش یا ڕێستورانێکیشی دەستکەوێ دەستی ناکەوێت واتە هەلی کار بەگشتی کەمە ڕێژەی بێکاریمان زۆر زۆرە چۆن گەنجان لەم دۆخەدا بتوانن ببنە خاوەنکاری خۆیان بله ویژه اوجی اکو ام کردید بیجین اف حویره دیگلک آفی و خود اب کردی آفی بابتی اوه دیدنامن سی اگرت سرکیت هین بو نکار که نوان گنجا یعنی که در فتا کارینی نبوان گنجا سی اگرت سرکیت هین اگر سرکی و گنهبار سرکی حکمت آمه اف حکمت آمه او گنهبار سرکیه و اگر سرکی شویه شوی حکمتی که در فتا کاری بو من عدد دهنا تفاصيلات وين اگر دي طبعا دي بابن يعني او احتمالات قالك مجال دا مجالي در فتنا دا تعيالي خوب تشيت شول كات او كار كات دا بشت برف شولی وب چیت و دا شارازا بیتو صباحی بیت خودان شارازا یک و مهنک اگر دی اف پیش کفتنا اپلس او بومهاتیت کردستان دا اوجی بیه اگر کو گنج ما نبی بیت خودان شول هکبین کردی هایی که را خفتن که سر بکن مثلا حکمت ما به انبر خوب دینه وگوه چند کارگر و کریکارد بیانی نوی حریم آمده کردستان که سی پارزگهن چند کارگرد بیانی شد کن
ام برای خوب دینی اوه کی سببه غیر اف حکمت سببه ما اف حکمت نشد بشتا کمپانیات و یک کار کرد نه اینت ویردا کری کاری که بینی شولکه الا خلق من نبید حولاتی من نبید و یعنی حتی دماهی که اجوان اگر که به حکمت سببه اگر که دی کو حکمت اگر کو در فتا کاری نبید بووا گنجا او جی نبونا کارگه ها نبونا مجال شولی نتعین کردن او همی هر حکمت سببه او سببه که گلک مازنه که حکمت ما یا بوی اگر که اف گنج ما شوب دست نکبید دو بینه یا دی بابا جی نفسی صحبته احتمال های گنجک حست کرد شول کرد بخو مدرسه بریا سری دی بابا بشنه بخو محالب که مثلا يعني شولك جالك بسيط كو على اساس كو افندي بيتو هم شولك بسيط بخول بياريد نچا حالاتي بك نچا شول ك نچا صناعي نچا فيتري وحتى دموي كفون شولا بخونه بينه مع العلم او باشتن الشيادي احتمالا فيغو تش شولي اداريات بكات يعني دي بيجين شولي قلمي بكات فيغو جالك درافك كيم دي بي فهد بس هكا بتشي شولك دي بخو كدي باشتر بيت واحتمالا هاي اف بابا بيجيت ان اف ديك بيجي دي كور من هتا تلافتن دي هتا سقط كرن ما پی باشنیا کره ما شولی بکت هم بلای پال و دای بیت از بو شول کم اگر که دی کده باب هر سببه او جی باب دوشتی کره من شول نگه تا خواندن خود خلاص که پر نخوره پال و ده هم بردوام پی انترنت کار بینه وان ریکت گهاندنه و هم از شول کم و دی پارا اینم هم بس تو بخو اوه یعنی مفروضه دی باب و نکن مفروضه بشتا کره من از چن آدمتم و از خود درمین آدمته بس افزاد طولمات خوی زرتر نه هر بخشول که و بینم حالا خوب خدان که هر وصا اف وکی ما گویی اف راگهاندنا اف پیش کفتنا یا راگهاند یا الکترونی یا دیبیجین سوشال میدیا بشکل عام یعنی مسائل تواصل گهاندنه اوا لسات یتناف مدا و اوجی بوی اگر خلق ما مرز احترام بو گنجت مهنا خلق ما یه پاریزگاه هر سه پاریزگاه دو کردستانه اوا بو اگر يعني خلق ما ديبيجن بخيرات كريا خلق ما باش وهلا خلق ما رنشتيا هما يا صناعي دي چت كارت که بخو کتا بر موبایل و بردوام وان لعبات و انترنت خو به مجیل کدو بردوام سر فیسبوک و توییتر و وانا اول بیا سبب بخیرته که دوی گنج پیدا کری اول سی سبب از بینم کو سرکینه و گنج مای پاش و مای و یه رنجت خاری او کار نکرد زور باشه لسر توری دوام چی بکری آیا بایی که گنج بیکار نبید یکی گلو پال نرانه دوید به خوی فشار دروست که با لسر لاینا پیوندی داره کن بایی که هلو درفتی کار با گنجان برخصین رد باشی وازی که آماجد بخالی یکم دوام کرد حکومت بر پرسبا گشتی لسر وی که گنج بیکاره آیا دەبێ گەنج خۆشی فشار لەسەر حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان دروست بکە بۆی کە ئەو هەلیکاری کە هەیە بە یەکسانی دابەش بکرێ یاخود هەلی کار پیا بکە حکوومەت بۆی کە گەنجان بە بێکاری دانەنیشن ابخو برس شک دانینا اگر ویگو ام بهین اش حکمت بینه ناف خیزانه دا اگر اف دی بابا مجالی نداده عیالی خوش شول کرد و پاراجی نداده و همه بیجی تدوید تنوید اوه دوی گوی کر آن کچ اجدای بابت خو قبیل کرد جی قبیل نکرد هکر زادی نداده هکر جوراوی بو گرم نکرد هکر جوراوی بو تازی نکرد و چه یعنی جانوی پریوه نبد دی اف عیاله اف کچ اف کره اجدای بابت خو قبیل کرد شکت دنیا قبیل نکرد هر طبقه که دیا سردام روه بریک فرمان بریت هی و روه بری و روه بریه مديري في دائرة تشتشتا نا تشت نا طازياتي نا جرماتي نا غازي نا غازي تشتشتا بوفان فرمان برا ترخان نكت و بشتفان فرمان برا دي شول كان و بي برابر و بهيش تشتاق فرمان برا دي قبل كت و حتى دماغي كتوجه هي حكمته نفسي صعبته اذا وي حالتي السيرفي جنجي تشيا السيرفي خلقي ما تشيا سر خلقي ما او فشاري بيختصر حكمته و بشت حكمته بما دليفت شولي ببينن ام قبیلان کن اف هند کار کرد بیانی تا اینانیت کردستانی دا ام قبیلان کن یک کارگاه هکا یا مازن ناف باجرت مدانی نه وید قبیل نکد یعنی هر چابید فشارک و فشار بیختصر حکمت اف گنجمه بطال افجی ایکش اگرک و گنجمه بشوله وید افنا هیلید که اف حکمت کیف خو شول کرد و کیف خو کار کرد بیانی بینید و وکی خو شول کرد پیدویل سر جحلیت ما شوکی گشتی
و سلمیانه پیگهشتم تفاهم چیت بشته حکمتی مثلا دی بیجین باب پاریزگاهی کیه پاریزگری با یوی پاریزگاهیه آنجی قایم مقام بونمونه آنجی مثلا هر دستگاهی که یه میری بید چیت گازنده خوب کمک گنجا اف گنجت بطالت بشول گازنده خوب گهینه بشنه بابو ام گنجین ام خلکی فی باجرینه ام نه خلکی چه باجر دینه و ام نه شعر دیدی ها دینه امش کردستانی نه و ام خلکی فی کردستانی نه و بابت ما و با پیرت ما و شورشت کرینو یا خماندی کری بومه وید ام پاشا روزکا یا باش ببینین پاشا روزکا خوش و گش ببینین بوش در فتا شولی بومنینه وشار الحکمت بکن طبعا وکی ما گفتیم سلمیانه کو حکمت تیب گهید اب خود زانن بس دا باشتر تیب گهید و دابزان کو اف گنجه یه هشیاره در فتا شولی نینه اوه بصادان ویگا وی جوتیاری ما اف سال مدید یعنی بر همه جوتیاریت ما چو هند خود تعباند خو واسطاند بر همه شنی صندوق باجانا 750 بیت فروتن یعنی دماهی که یا قیران یا اب سر خلق مدت تخاره اول نشان هندی که حکمت ما چه بهای هو سانات تفی خلق ما ویجودیاری ما اف مروی شول کرد زور سر خلق ما شو گشی تایبت خدانت شولا فشاری بخنه سر حکمت بسلمیانه و خلق حکمت تیب گهینن کو در فتا شولی بو ببینن دا بس گنج ما بچیتش در وی ولاتی گنج ما بچیت ولا يعني امت شکی گله که عجیب و غریبه بو خلق ما بو حکمت ما جی يعني جلك عجيبة ولا تديتيا كومبانيت ما كار عاملة كار كرا اجدار في ولاتي بينات كردستاني داشول كان ويدما بتش اجدار في ولاتي شول كان تابديتيا زور باشا كاك عيسى قبيل كذا بتش منطقة قبيل كذا زور باشا چی بکەین بۆی کە ئەو بێهیوایی کە سەر ڕووی لە گەنجان کردووە لە بەرامبەرەوە جۆرە حکومڕانی کە لە هەرێمی کوردستانە هەیە و ڕێژەی بێکاری زۆر بەرزە چۆن هیوا بۆ گەنجان بگەڕێنرێتەوە کە بتوانن وەک خۆ ئاماژەت پێکرد وڵات جێنێڵن بە بێکاری دانەنیشن دەرچووی زانکۆ پەیمانەکان و خۆیان بە یاریە ئەلکترۆنیەکانەوە سەرقاڵ نەکەن بەڵکو بە شوێن دەرفەت و هەلی کارە بگەڕێن. بله اولا بدویل سر حکمت ما از باش بسیارتن نگهشتم بس فکر گهشتم من یعنی حکمت ما بدویل باوری چکت ما بین خون با بین خلقی چونکو ام بزانین ام ما مستشک تدانینه کی آواکرت دولتانه کی آواکرت شارستانیتانه یعنی ام بین وی عقل خوب دین شولی کینه او کینه يعني معقولة بتشي كي صوت لان كده دشت شهرستانيات أوفاكات معقولة بيرامير وبيراجن يلسر تحت دريشكري نشد مشكش خو كشكات أو دي شهرستانيات أوفاكات هر أفغان جنا يعني مخابن حكمة ما أفبري خدانا هبيت بو في جنجة ما وجنجة كي زور ما هاي كشت يد زيراك يد شلانك كرو يد زيراك ويد شلانك يعني مع الأسف كو حكمة ما بري خدانا و جنجة هبيت خالا إيكي أو فيد باوري ما بين خو ما بين فان جنجة شكل خالا دو أو درفت شولي بهمين رنگا وكد وجا چه یه کرت تایبت بید چه کرت گشتی بید اوه یعنی گرگا گرنگه خلاصی اوه ریک بگیرید لوان گنجا اوه چه نخارج بجنی وره چه حجت نینه تو چه اجدر وی ولاتی وره اوه همی من دلیویت کاریت بوده ترخان کرین و وره شول که دا ملت خو آفاد زور باشا زور سپاس با بەڕێز کاک عیسا سدیق ڕایەنەری گەشەپێدانی مرۆیی کە لە شاری دووەکەوە ڕاستەخۆ لەگەڵمانە بووی سپاس بۆ زانیاریەکانت بینەرانی عزیز ناوبڕێکی کورت وەردەگرین و لە هەولێرەوە میوانێکی تایبەتمان دەبێت لەسەر نەخۆشیەکانی مانگ قسە و گفتوگوی زیاتر دەکەین لەگەڵمان بمێننەوە. دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستان لەم تەوەرێدا باز لە نەخۆشی شێرپەنجەی مەمگەکەین بەتایبەت لە ئافرەتدا کە بێگومان نەخۆشی شێرپەنجەی مەمک مێژوویەکی دوورودرێژی هەیە و 600 ساڵ بەر لە ئێستا بەر لە ئەوروپا زانایەکی موسڵمان بە ناوی ئەلەزەری نەخۆشیەکەی دۆزیەوە وەکو چارەسەریش مەمکی ئافرەتی بۆ هەمان مەبەست بڕیوە و بەپێی ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانیش لە 9 ئافرەتێکیان تووشی نەخۆشی شێرپەنجە دەبێ بەڵام ئەمە مانایەوە نییە کە هەر نۆیانیان بوون ئەو ئافرەتەی کە لە ئافرەتەکە توش بووە ئیدی بمرێ و وەکۆڵێکیان لە دەستدا و چارەسەر نەکرێ بەڵکو بە کۆمەڵی ڕێکاری پزیشکی و هۆشیاری تایبەت دەکرێت ئەو ئافرەتە لە مردن ڕزگار بکرێ و نەخۆشیەکە لە ئێستادا ئەگەر چیەکێکە لە بەربڵاوترین و زۆرترینی نەخۆشیەکانی شێرپەنجە و لە جۆرەکانی شێرپەنجە بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم نەخۆشیەکە چییە هۆکارەکانی توش بوون چین و نیشانەکانی کامانن ئەگەر تاکێک تووشی نەخۆشیەکە بوو یا لە خێزانەکەیە کەسێکی هەڵگریم نەخۆشیە بوو بیناسێتەوە و ئەو ڕێنمایی هۆشیاری کە پێویستە تاک وەکو توش بوو و خێزان وەکو کۆکەرەوە و
وەکۆڵێ سنووری ئەو تاکە ئاشنا بن بە وەشیاریانە وە خۆپاراستن و چارەسەر میوانداری زۆر بەڕێز دکتۆر نەرمین تەها پسپۆڕی نەشتەرگەری گشتی و نەخۆشیەکانی مەمهوان کردووە کە لە شاری هەولێرەوە میوانی ئەم تەوەرەی بەرنامەکەمانە بێت دکتۆر سڵاوت لێبێ و سپاس بەو دەرفەتەی کە بە ئێمە بەخشی لەوە دەپرسم شێرپەنجەی مەمک چی ئەگەر پێناسەیەکی گشتی یام وەکۆڵێ دەواازەیەکی گشتی مام دەیتێ لەبارەی نەخۆشیەکەەوە. بە ناوی خۆی گەورە مهرەبان سڵاو لە ئێوەش لە هەموو بینەران ڕۆژی هەموو لایەک خۆش بێگومان خۆشحاڵم بۆ ئەو دەرفەتە بۆی بتوانین چەند خاڵێک دەربارەی باوترین زۆری شێرپەنجە باس بکەین کە یەکەم بەرزترین شێرپەنجەیە کە تووشی ئافرەت دەوێت شێرپەنجەی مەمکە. بێگومان لۆی بزانین شێرپەنجەی مەمک چییە وەکو پێناسە تعریفی شێرپەنجە بە گشتی و مەمچیش بە تایبەتی بریتە لە دروستبوونی تۆپەڵک خانەی ناپێویست کە لەژێر کۆنتترۆڵی لەش دەردەچێ لە ئەنجامی زیادبوون و زۆربوونی ئەو خانانە لە ئەندامی جەستە دەبێتە هۆی دروستبوونی تۆپەڵە خانەیە کە لە ئەنجامدا خۆی پیشان دەداوەکو گرێ. بەڵام ئەو گرەیە دوو سیفەتی زۆر تایبەتی هەیە عفۆن کە ئەو دوو سیفەتێکیانەوە کە ئەو گرێ دەتوانێت بە دەوروبەری خۆیدا بڵاو بێتەوە هەروەها سیفەتی دووەمی ئەوەیە کە ئەو گرێ دەتوانێت لە ڕێگای لیمف و لە ڕێگای خوێن بڵاو بێتەوە بە دەستی ئەو کەسە. کەواتە لە بەگشتی شێرپەنجەی مەمک نەخۆشیەکە کە ئەگەر چارەسەر نەکرێ بڵاو دەبێتەوە. زۆر باشە دکتۆر هۆکارەکانی توشبوون بەم نەخۆشیە چین وەکو ئەوەی کە لە تووڵی سەر شاشەی ئەمەدا دەڕوە پەیوەندی بە هیچ شتێکەوە نییەواتە تەواوی زۆربەی چین و توێژەکانی کۆمەڵگە تووشی ئەم نەخۆشیە بن بەتابەت لە ئافرەتاندا هۆکارەکە چییە و بۆ چیە گەڕێتەوە؟ بەڵێکە ئێمە باز دەکەین لە ئافرەتاندا پیاوانیش توش دەبن بەڵام ئەگەری توشبوونیان زۆر لاواز و دەگمەنە هۆکاری توشبوون طبعاً لە وەکو هەم شێرپەنجەکانی تر ناتوانین بڵین ئەم هۆکارە یەکسانە بە شێرپەنجەی مەمک تەنها تاکە هۆکارێک کە زۆر ئێمە لی دڵنیاین ئەوەی هۆکاری بۆ ماوەیە ویڕاسەیە یعنی بوونی جینێک کە باوان هەڵگریانن یەک لە باوان هەڵگریانن دەگوازرێتەوە بۆ نەوەی خۆیان کە پێی دەگوترێ بڕکاوان بڕکاتوو جین ئەو دوو جینە ئەگەر هەبێ لە باوان ئەوە ئەگەری توشبوون لە منداڵەکان زۆر بەرز دەبێ بەڵام خۆشبەختانە تەنها 5% لە سەتی شێرپەنجەی مەمک سەبەبەکەی ئەو جینەیە نزیکەی 100 شێرپەنجەی مەمەکی هۆکارێکی جینی نییە ئەو هۆکارانی کە ئێمە باسی لێوە دەکەین پێی دەگوترێ هۆکاری ئامادە باشی یعنی ئەو کەسەی باشتر ئامادە دەکات زیاتر توشبوونی بەرەو ئەوەی نسبەی توشبوونی بەرەو بەرزی دەبا ئەگەر ئەو هۆکاران تێدا هەبێ طبعاً گرنگترین هۆکار ئەوەیە کە بوونی ئافرەت وەکو ڕەگەزی خۆی ڕەگەزی مێینە ئەوە گرنگترین هۆکارە بۆ توشبوون بۆ ئافرەت توش دەبێت پیاو کەمتر توش دەبێت هەتا 100 ئافرەت توش دەبێت نزیکە ئینجا لەوانەیە پیاوەک تووشی شێرپەنجەی مەمک بین هۆکارەکەی مەمک لە پیاو ئەندامێکی پوکاوەیە هیچ گۆڕانکاریی هۆرمۆنی بەسەدا نایە لە هەمان کاتدا لە ئافرەت مەمک ئەندامێکی کارایە ئەندامێکی ئەکتیڤە مانگانە هەر لە کاتی باڵغبوون ڕاو هەموو گۆڕانکارە هۆرمۆنی بەسەردێ لە کاتی سوڕی مانگانە گۆڕانکاری هۆرمۆنی بەسەردێ لە کاتی حمل و شیردان و تا تامەنی ئافرەت هەر بەردەوام ئەو گۆڕانکارانە بەردەوام من دەبێتە هۆی ئەوەی خانەکانی زۆر ئەکتیڤ و نەشیت و چالاک بن ئەو جۆرە چالاکە دەبێتە هۆی ئەوەی ئامادەباشی بۆ بەزینی جینی بکە ینی هەر خانەیەک ئەوەی زۆربی حرەکە و جوڵە و چالاکی زۆربی ئامادەباشی زۆرترە لە بۆ بەزینی جینی کاتێکم هۆکار بوونی ئافرەتە وەکو خۆی ئافرەت دووەم بوون تەمەنە طبعاً هەرچەند تەمەن هەڵکشێ بەرەو سەرەوە ئەوە ئەگەری توشبوون زیاتر دەبێ ینی بۆ خۆی پیکی توشبوون یعنی ئەو پەڕی زۆری ژمارەی توشبوون لە 55 لە 65 ساڵە بەڵام بەداخەوە من لە کوردستان ینی بە 14 ساڵە لەو بوارە ئیش دەکەم کە ئەوەی مەلا حەزم کردیا تەمەن لە لای ئێمە زۆر دادەبەزێ ینی نەخۆشی گەنجمان زۆر دەبێ ینی نەخۆشی 20 ساڵە و 30 ساڵە زۆر دەبینیم بەڵام بە شوێکی گشتی لەسەر ئاستی جیهان زیاتر لەگەڵ بەرزبوونەوەی تەمەن ئەگەری توشبوون زیاد دەکەم هۆکاری عائلی ینی پێی دەگوترێت فامیلی هیستری ینی تاریخی عائلە زۆر مهمە ینی چەند کەس لە ئەو عائلەیان ئەو لە خۆلەو خێزانە توش بووینە ئایا ئەگەڵ هەڵگری بۆ ماوەی بن ئەو جینەی کە باسم کردیان دابی ئەوە زۆر تۆختر دەبێتەوە ئامادە باشیەکەی بۆ توشبوون بەڵام هەندێک جار عائلەکە هیچ
هەڵگەری ئەو جینەش نینە بەڵام دەبینین 3 کەسیان 4 کەسیان لە خزمی نزیکی تووشی نەخۆش شێرپەنجەی مەمک بوون ئەو پێی دەگوترێت فەمیلیەل برست کانسەر یعنی شێرپەنجەی مەمچی خێزانی ئەوەی تر کە هەڵگەری جینە پێی دەگوترێت شێرپەنجەی مەمچی وێڕاستی کەواتە بوونی تاریخی عائلە زۆر ئەو کەسە زیاتر ئامادە باش دەکات هەرچەند ژمارەی توشبووان بەرز بیتەوە ئەگەری ئامادە باشی زیاتر دەبێت ئەو کەسە. طبعا شیردانی سروشتی پارێزراوی دەکات ئافرەت شیر نەدا ئەگەر هەر منداڵی نەبووبی ئەوانە زیاتر ئامادە باشن. هەروەها هەندێک هۆکاری تری لاوااستر لەوانە وەکو وەرگرتنی حەبیمەنە قەڵەوی خواردنی ناتەندروست تێنشن و خەم و ینی نەفسیەتێکی ناخۆش ئەوانە هەمووی ئەو کەسە زیاتر ئامادە باش دەکەن بۆی توژی بە شێرپەنجەی مەمک. زۆر باشە دکتۆر باست لە خۆراکی ناتەندروست کرد منیش ویستم لەبارەی پیسبوونی ژینگە و هۆکارەکانی پیسبوونی ژینگە و هەروەها خۆراکە ناتەندروستەکان ئەمە تا چەند پەیوەندیان بە زیادبوونی نەخۆشی شێرپەنجەوە هێن شێرپەنجەی مەمک. بەگشتی ئەوەی باست کرد تەسیری هەیە بۆ زۆربەی شێرپەنجەکان بەڵام وەکو شێرپەنجەی مەمک هۆکارەکانی لە پێشەوە باسم کرد هۆکاری بەقوتن هۆکاری بەهێزن هۆکارە لاوازەکە ئەوانە لاوازترن بەڵێ تەسیر دەکات ژینگە و دەوروبەر خواردنی ناتەندروست ئەوانە هەمووی تەسیر دەکات بەڵام بەقەت هۆکاری جینی یان بەقەت مەسەلەن هۆکاری هۆرمۆنی لە ئافرەت یان بەقەت شیردانی سروشتی تەسیری نییە. بە شێوەیەکی گشتی بۆ زۆربەی شێرپەنجەکان باز دەکرێت کە هۆکاری پێی دەگوترێ لایف ستایل ئەن شێوازی ژیان شێوازی ژیان یعنی حرەکەکردنی ئەو کەسە ئیشی ئایا ئیشەکی بە جوڵەی هەیەیان ئیشی هەر لە دوای مێزە لە پشت مێز دادنیشێ داخڵبوونی تەکنەلۆجیا لەگەڵ ژیانی ئەو کەسە یعنی پێی دەگوترێت لە مستەڵاحی علمی مۆدرنایزیشن یعنی بە مۆدرنبوونی کۆمەڵگا یعنی هەرچەند کۆمەڵگا بەرەو پێشەوە بچێ بەرەو تەکنۆلۆجیا بچێ بەرەو پێشچوونی ڕەفاهیەت بچێ ئەگەری توشبوون زۆر بەرز دەبێتەوە. زۆر باشە دکتۆر ئاینی پیرۆزی ئیسلام باز لە گرنگی شیرپێدانی دایکەکە بۆ کۆرپەلە و لە ئێستاشدا وەکۆڵی عیلم و زانست سەلماندوویەتی شیرپێدان بە منداڵ ئەگەری توشبوون بە نەخۆشی شێرپەنجەی مەم کەم دەکاتەوە و هەروەها زایدەن پەیوەندیە ناشەرعیەکان کە لە نێوان تاکەکاندا ڕووەدا دەگوترێ و ژن و مێردانی کە پەیوەندیەکی شەرعی لە نێوانیاندا هەیە ئەگەری توشبوون بە نەخۆشی شێرپەنجەی مەمک کەم دەبێتەوە بە پێچەوانەشەوە ئەو تاکانەی کە لە دەرەوەی سنووری شەرع و یام خێزانەوە پێداویستە جەستەیەکانی خۆیان دابینەکەن ئەمانە تا ڕادەیەک ڕێژەی توشبوونیان بە نەخۆشی شێرپەنجەی مەمک زیاترە پێم خۆشە جەنابتان وەکو پسپۆڕێکی بوارەکە گرنگی شیرپێدان و وەبوونی پەیوەندیە شەرعیەکانی خێزان چ کاریگەری و وەکۆڵە کاریگەریەکی لەسەر زیادبوونی ڕێژەی شێرپەنجەی مەمک. بەڵێ ئەوەی شیردانی سروشتی علمیان ئەوەی تا ئێستا ئیسپات کراکە شیردانی سروشتی چەند پەیوەستە بە منداڵەکەەوە چەند سوودی جەستەیی و نەفسی هەیە لە بۆ منداڵەکە بە هەمان شێوە دەتوانین بڵێن بەقەت ئەوە زیاتریش سوودی جەستەیی و دەرونی و پارێزگاری نەخۆشیە بۆ دایکەکەم. ئەگەر بە ئاماری علمی قسە بکەین ئەگەر ئافرەت هەر 1 ساڵ 12 مانگ شیردان بە منداڵی بداتە منداڵێکی لە منداڵەکانی کەواتە 4 پارێزراو دەبی لە شێرپەنجەی مەمک یعنی ئەگەر ئافرەتەکە 4 منداڵی هەبێ بۆ نمونە هەرێکی 2 ساڵ شیریان بداتێ ینی 8 ساڵ شیر بدا 4 ئەگەر زەربی 8 بکەین 36% پارێزراو دەبی آخر 36% پارێزگاربوون لە شێرپەنجەی ڕقەمەشی زۆر گەورەیە بەڕاستی یعنی ئەمە یعنی 1 لە سەرسەی ژیانی ئەو کەسە زامن دەکەن کە توش نابێ بە شێرپەنجە بە بۆنەی ئەوەی کە علاقاتی شەرعی ئەوە طبعا ئەوەندەی ئەمن ئاگادار بم ئەوەی کە لە وڵاتێکی متحەفزی وەک وڵاتی خۆمان دەژی طبعا عائیلەکان مستەقڕن ئافرەتەکە چەند منداڵێکی دەبی زۆربیان شیر دەدا طبعا ئەو پارێزراوتر دەبی لە مجتەمەعێکی تر کە بە دوای شتی ناشەرعی وێ ئەوانە هەر فکر لە منداڵبوون ناکەن و منداڵیشی ببێ یان فڕێ دەداتە دەستگایشی بەخێوکردن یا هەر شیری ناداتێ کەواتە بە هەر شێوەیەک ئەوان زۆر گرنگی بە شیردان و منداڵ بەخێوکردن نادەن کەواتە بە هەمان شێوە تەسیر دەکات دەگەڕێنەوە سەر خاڵی ئەوەی کە ئافرەت منداڵی خۆی بەخێو کا شیر بدا ئەوە خاڵێکە لە پارێزراوبوونی لە شێرپەنجەی مەمک کەواتە زۆر جار لە کۆمەڵگەی خۆمان نابیستومانە ئافرەت لە پێناو تێگنەچوونی جەستەی و گەورە نەبوونی سنگی دەڵێ من ئامادە نیم شیری خۆم بە منداڵەکان ببەخشم
کەواتەوەش کاریگەریەکی خراپی هەبێت لەسەر تەندروستی خۆی واتە تێک نەچوونی جەستە سەرنجام کاریگەریەکی خراپی هەیە کە بریتە لە توشبوون بە شێرپەنجەی مەمک. ڕێنمایی جەنابتانوەکو پسپۆڕ و پزیشکێکی بواری نەشتەرگەری یان بۆ منە شێرپەنجەی مەمک چیە بۆ خانمانەی کە ئەمە بیان دەکەنە پاسا و بیان و بۆەوەی کە شیری سروشتی خۆیان نەدەنە منداڵەکەیان. بەڵێ بەداخەوە ئەوە تێفکرینەکی هەڵەیە بەڕێی من چونکە تێکچوونی جەستە بە تایبەتی شکلی مەمەک زۆر پەیوەندی بە شیردانی سروشتیوە نییە بە عکسەوە یعنی ئەو ئافرەتانی کە شیردانی سروشتی دەکەن هۆرمۆنێکیان لە جسمی پەیدا دەبێت کە ڕێگا دەدا علاماتی حملی کە لە ئافرەت پەیدا دەبێ وەکو ڕەحم دەچێتەوە جێ خۆی دەستی زیاتر تەبیعی دەبێتەوە بە مژینی ئەو کۆرپەیە بۆ مەمچی داچی هۆرمۆنی ئۆکسیتۆسین دەردەچێت کە ئۆکسیتۆسین تەقەڵوساتی ماسوولکەی ئەوەی کە لە ژێر دەستی مرۆڤ نییە ئەوەی کە لە ژوورەوەی هەناوی مرۆڤ وەکو ڕەحم وەکو ڕێخەڵۆک وەکو ئانە ڕێک دەخا کە دەبێتە هۆی ئەوەی کە بالعکس دەستی ئافرەتەکە بچێتەوە جێ خۆی ئەوەی کە ئاماژەت پێکرد کە لە پترسی ئەوە نادەن طبعاً وەکو گوتم زۆر پەیوەندی پێوانە مە ئافرەتمان هەیە منداڵی نەبووە بەڵام شکلی مەمچ خۆی بەدڵ نییە ئافرەت هەشتمان هەبووە 8 منداڵ 7 منداڵی بەخێو کردی بەڵام شکلی مەمچی عیبی نەبووە کەواتە هیوادارم ئەو خاڵی لە مێشتی خۆیان دەرکەن ئافرەتان کە پەیوەندێکی زۆری نییە بەوەی کە ئەو ئافرەتە ئەگە شیر بدا شکلی جسمیان شکلی مەمچی دەگۆڕیان ناشیرن دەبێت بەعکسەوە پەیوەندی بۆ هەیە کە زۆر شت لە جسمی ڕێک دەخاتەوە لەگەڵ ئەوەی زائیدەنەوەی کە باسمان کرد کە پارێزراوتری دەکا لە شێرپەنجەی مەمک ئەگەر ئافرەت ئیشیش بکات دەتوانێت مەسەلەن نیوەی ڕۆژ لە ئیشە نیوەکەی تر شیردانی سروشتی خۆی ئەنجام بدا هەم بۆ پارێزگاری ڕۆڵەکەی هەم بۆ پارێزگاری خۆی. زۆر باشە دکتۆر نیشانەکانی نەخۆشی شێرپەنجەی مەمک کامانن تاک و خێزان چۆن ئەو نیشانانە بناسنەوە؟ بەڵێ وەکو پێشتر ئاماژەمان پێکرد بوونی گرنگترین نیشانەکانی کە لە هەمووی گرنگترە لە هەمووی زەقترە بوونی گرێ لە مەمک یان بوونی گرێ لە بمباڵ طبعاً بوونی گرێ لە هەردوو لابێک حیسابە یان ئەگە گرێکە لە بمباڵبی کاتە لە مەمکە ینی فەرقی نییە مە شتێکمان بەشێکمان لە مەمەکە پێ دەگوترێ کلچی مەمک کە تقریبا هەتە ژەرباڵ دەسی و غودەکانی ئەو لمفەگریانەی کە مەمک دەپارێزن یان ئەو ئەنسیزەی خراپی لێ بە دوور دەگرن یا تەسفێ دەکەن هەر لە بنباڵن کەواتە بوونی گرێ یەکەم خاڵە هەروەها بوونی هەندێک گۆڕانکاری ترکە وەکو خوێن لە هاتن لە گۆی مەمک بە قوڵداچوونی گۆی مەمک گۆڕانکاری لە پێستەکە وەکو ئەستوربوون بە قوڵداچوون خاڵخاڵبوون وەکو پرپەلچی پرتەقاڵ هەندێک جار لە هەندێک حاڵەتی تایبەتی شێرپەنجەیە پێی دەگوترێت شێرپەنجەی مەمچی ئیلتیهابی لە ناکاو مەمکە کە زۆر گەورە دەبی و هەندێک حاڵەتی تری شێرپەنجەمان هەیە ئەگەر عیلاج نەکرێ و بگاتە حەدێکی زۆر پێشکەوتوو مەمکەکەی هەمووی چرس دەبێتەوە بۆ گرێەکە دەڕوا ئەوانە علامەتی گشتین نیشانەی گشتین ئەگەر هەر ئافرەتە هەستی کرد کەوا شتەکێ لەو بابەتە دەبێت سەردانی پزیشکی پسپۆڕ بکە. کامانە ئەو هۆشیاری و ڕێنمایانەی کە پێویستە تاک وەکەوەی کە ئەگەر توش بیان نیشانەکانی تایەتی یام خێزان وەکو پارێزەری ئەو تاکە یان وەکو بنکەی نیشتە جێبوونی ئەو تاکە هەی بێ بەرامبەر بە نەخۆشیەکە ئەو ڕێنمای هوشیاران چین کە جەنابتان وەکو پسپۆڕێکی بوارەکە بە تاک و بە خێزانی دەبەخشن. طبعاً بە شێوەیەکی گشتی ڕێنماییمان زۆرە بەڵام هەوڵ دەدەین کورتی کەینەوە یەکەم شت هەموو ئافرەتە کە تەمەنی 16 ساڵی ڕاکەمەمشی دروست دەبێت تا عمری مایە تا تەمەنی مایە لە هەر قۆناغێک لە هەر تەمەنێک لە هەر حاڵەتێکی جەستەی دابێ دەبێت مانگانە جارێک خۆی فەحسکا پێی دەگوترێن خۆ پشکنین یعنی ئافرەتە بە خۆی مانگانە خۆی فەحس دەکا مەمکەکانی بنباڵەکانی ئەگەر هەستی کرد بە هەر شتێکی ناتەبیعی یان شتێکی کە وەکو جاران نییە شەر نییە و تەشخیصکا بڵێ ئەوە گرەیە هەز دەکە ئەو لای وەکو ئەو لای نییە هەز دەکە ئەو شوێنە وەکو جاران نییە هەز دەکە گۆڕانکارێک ڕوویدایە دەبێت سەردانی پزیشک بکە. خاڵی دووەم ئەوەیە کە هەموو ئافرەتانمان ئەوانەی بە تایبەتی لە سەر و 30 ساڵن بە دوواداچوونی ساڵانە بۆ خۆیان بکەن بە دوواداچوونی ساڵانە چیان ئێمە ئاماژەمان پێکرد ساڵێ 12,000 ئافرەتە خۆی فەحس دەکە هەمومان جێزارێک بۆ ئافرەتانی سوڕی مانگانیان هەیە دوای سوڕی مانگانە بۆ ئافرەتانی سوڕی مانگانیان نیە ڕۆژێک لە مانگ بۆ خۆی دیاری دەکە بۆ نمونەیەکی مانگ با خۆی فەحسکە ساڵێ جارێک دەبی دکتۆری پسپۆڕ بیبینی بۆی ئەویش فەحسی کە ئەگەر هەشتێکی ناڕێک یان شتێکی ناتەندروست لە مەمچێ ببی دۆزێتەوە بە جۆرەی پێویست سۆناریا ئەشعەی بۆ دەنێری ئەوە خاڵی دوم. خاڵی سێم ئەوەیە کە ئەشعەی پێشوەختە ینی بۆ ئافرەتانی بە تایبەت کە لە 40 ساڵ بەسەرەوەن ئەشعەی مەمۆگرافیمان هەیە کە لە 40 ساڵی ڕابوو ئەو کەسانی کە لە عائیلەیان
هیچ نەخۆشیەک نیە پێم باشە 2 ساڵجارێک بگیرێ لەو کەسانی کە لە عائیلیان تاریخە عائیلیان زۆرە نەخۆشێک دوانسیانیان هەیە ئەوانە ساڵی جارێک بگرن ئەو ئەشعەیە خانەی پێش شێرپەنجەمان پیشان دەدات تەکەلوساتمان پیشان دەکات توانی زەرعی لێوەگرین بۆی بزانین ئەو نەخۆشە ئامادەیە لە بۆ شێرپەنجەیانە لە مەرحەلەیەک تەشخیص بکرێت پێشی مەرحەلەی شێرپەنجە بەگشتی ئەو سێ خاڵە حەز دەکەم وەکو ڕێنمایی ئاخرێن مایم حەزم لێ بڵێم هیچ تەگڕێگر نییە بۆی ئەو ئافرەتێک کە گرەی هەیە سەردانی پزیشک بکە هیوادارین هەر ئافرەتە گۆڕانکاری لەمەم چ خۆی دۆزیەوە سەردانی پزیشک بکە نەگاتە حاڵەتە چی پێشکەوت و نەگاتە حاڵەتە کە ئێمە هیچمان پێ ناکرێت لە بۆ ئەو نەخۆشە زۆر جار تاک لە کۆمەڵگەی ئێمە کە وەکۆڵێت دیاری ئەکرێ نەخۆشیەک یا بەش جۆرێ لە جۆرەکانی نەخۆشی شێرپەنجەی هەیە ئیدی لایەنی دەرونی بە جۆرێ لە جۆرەکاندا دەڕوخەیەدی پێی وایە دەبێ خۆی بۆ مردن و قەبر و ئەوە حازر بکە ئایا توشبوون ئەو ڕێژەی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژە بەوە کە لە نۆ ئافرەتێکی ئەگەری توشبوونی هەیە بە نەخۆشی شێرپەنجەی مەمک ئایا توشبوون بە نەخۆشیەکە واتە مردن و ئیدی کۆتایی هاتن یام لایەنی دەرونی و دڵخۆشبوون و ئومێدبوون و هیوابوون بە ئەوەی بە چارەسەر تا چەند هۆکارە بۆ چارەسەری ئەو نەخۆشیە و مەرجی هەر کەسێ تووشی نەخۆشیەکە بێ ئیدی ژیان و گیانی خۆی لەدەستدەدا. طبعا بێگومان توشبوون بە شێرپەنجە سەدمەیەکی گەورەیە لە بۆ نەخۆشی لە بۆ کەسوکاری بەڵام ئایا ئەو کەسە وەکو کەسێکی طبیعی دەژی یان وەکو کەسێکی نەخۆش دەژی دەکەوێتە بەڕاستی دەکەوێتە خاڵێکم سەر مەرحەلەی نەخۆشیەکە ئەمان نەخۆش شێرپەنجەی مەمەک 4 مەرحەلەمان هەیە مەرحەلە 1 و 2 پێی دەگوترێ مەرحەلەی زوو مەرحەلە 3 و 4 پێی دەگوترێ مەرحەلەی درەنگ یانیش مەرحەلەی پێشکەوتووی نەخۆشیەکە کەواتە ئەگەر نەخۆش لە مەرحەلەیەکی زوو بگاتە لای ئێمە و عیلاج بکرێ و عەمەلیات بکرێ ئەو نەخۆشیە زۆربەیان چاک دەبنەوە ینی بۆ نمونە ئەگەر نەخۆشەکە مەرحەلە 1 بێ پاشی 10 ساڵ 95 جان سحەتیان باشە ئێستا تا 5 جان احتیمال هەیە سحەتیان تێک بچیان گرێکیان لە شوێنێک بگەڕێتەوە خۆگەر تۆ خەڵکی ئاسایی وەرگری 100 کەسی ئاسایی وەگرە پاشی 10 ساڵ خۆ هەر لەوانەیە 5 جان نەخۆشکەون یان 5 جان بە هۆکارێکی تر بمرن کەواتە ئەوانەی کە لە مەرحەلەی زوو تەشخیص دەکرێت ئەوانە ئێمە وایان بۆ حساب دەکەین چاک دەبێتەوە وەکو مرۆڤێکی ئاسایی و کەسێکی ئاسایی ژیانی خۆی بەڕێ دەکەم حسابی چاکبوونەوەی بۆ دەکەین بەعکسەوە ئەگەر ئەو گرێ تاخیر بێ یان تشخیصەکەی درەنگ بێ یان بگاتە مەرحەلەی پێشکەوتوو ئەوە دەبێتە هۆی ئەوەی کە ئەو نەخۆشیە تەسیری عیلاج تەسیری عەمەلیات تەسیر ئەو دەرمانانش کە دەدرێت دوای عەمەلیات یعنی تەسیرێکی کەمتری دەبێ وەکوی کە لە مەرحەلەیەکی زووتر بۆ نمونە بەگەر بە ڕەقەم باسی کەین ئەوانەی کە مەرحەلە 3 دوای 10 ساڵ احتیمال هەیە 160 لە 170 زیندوو بن زۆر فەرقی هەیە لەگەڵەوەی تۆ باسی 195 بکەیت کاتە هیوادارین نەخۆشەکانمان وریا بن هۆشیار بن زوو یارمەتی دەرمان بن زوو یان زوو پێش لەو نەخۆشیە بگرین یان زوو تەشخیصی بکەین بەبۆی حاڵەتی نەفسی طبعا ئیستعدادی ئەو کەسە بەهێزبوونی ئەو نەخۆشە حاڵەتی نەفسی و هیوابوون و بە ئەمەلبوونی طبعا زۆر یارمەتی دەرە بۆ عیلاجی نەخۆشە زۆر کەسمان هەیە لە بێ هیوابوونی خۆی عەمەلیات ناکە عیلاج بە تەواوی وەرناگرێت دەبێت ئەنجامەکەی باش نابێ ئەوەش کە بە هیواوە دەژی ئەوەش کە ئیمانی بە خوای گەورە هەیە ئەوەش کە ئیمانی بەوە هەیە کە شیفا لە لای خوای گەورە دێ طبعا ئەمە لێرەوە بە هەموو هاوڵاتیان ڕادەگەیم ئێمە یعنی خوای گەورە ئێمەی مسەخەر کردووە بەوەی ببینە هۆکارێک لە بۆ شیفای نەخۆش بەڵام شیفا لە لای خوای گەورە دێ ئێمە وەکو دکتۆر بەڕاستی زۆر زار موعجیزە دەبینین لە مەجالی طبی زۆر شت دەبینین کە زۆر علاماتی خراپەیە بەڵام خوای گەورە چاچی دەکاتەوە زۆر شتێکە زۆر ئاسانە خوای گەورە زەحمەتی دەکات کەواتە بوونی هیوا و ئەمەل بوونی سیقە بە خوای گەورە داواکردنی شیفا لە خوای گەورە بەڕاستی پاڵپشتێکی زۆر گەورەیە بۆ نەخۆش پاڵپشتێکی زۆر گەورەیە بۆ عیلاجە زانستیەکە لە هەموو شوێنی دنیا عیلاجی نەفسی معالجی نەفسی دکتۆری نەفسی دادەندرێ لەگەڵ دکتۆری نەخۆشی شێرپەنجە ئێمە ئەو شتەمان نییە لە کوردستان بەشێکمان هەبی یارمەتی ئەو نەخۆشانە بدە لەلایانی نەفسی بەڵام خۆشبەختانە ملەتیمە ملەتێکی مسلمانە خۆی هیوا ئەمەلی هەیە خۆی سقی بەخوای گەورە هەیە هیوادارن ئەو هیوا ئەمەلەوە بکە کە نەخۆشەکان بە ئەمەلێکی دوورەوە بژین هەروەها ئەو ئەمەلەوان لێ بکە کە عیلاج و کە ئەو پشتانی پێویستیان بە تەواوی وەربگرن زۆر باشە نەشتەرگەری بڕین و لێکردنەوەی مەمک بێردەوام لە کۆمەڵگەکەی خۆمان نایبینین کە یەکێکشە لە داهێنانی زانا موسڵمانەکانی ئێمە لە سەدەکانی ڕابردوودا تا چەند گرنتی وەکۆڵە چاکبوونەوە و بنەبڕکردنی شێرپەنجەی مەمک دەدا بە کەسی توش بوو ئایا ئەو نەشتەرگەریەکە بەهۆی بڕینی مەمکەوە یان مەمک دەبڕدرێ و لا دەبرێ و لێ دەکرێتەوە ئیدی تەواو نەخۆشی شێرپەنجەی مەمک لەو تاکەدا بنەبڕ بووە
یام دەگونجێت دوای ئەم نەشتەرگەریەش تاک هەر وەکۆڵە گیرۆ دەبێت بەدەست ئازار و نیشانەکانی نەخۆشی شێرپەنجەی مەمکەوە. بەڵێ بەس یەک نقطە بەبیرت بینەوە شێرپەنجەی مەمک هیچ ئازارە چی نییە تەبعاً نەخۆشیێکی بێ ئازارە لەبەر ئەوە پێی دەگوتڕێ نەخۆشی خەبیس کە لە ژێرەوە ئەزیەتی ئەو کەسە دەدا. بە ئەوەی سوالی یەکەمت وەڵامی سوالی یەکەمت نەخێر ئێستا ئەلمی نوێ زۆر پێشکەوتووە کەمترین بڕینەوەی مەمک دەکەین ئێمە طبعاً بڕینەوەی ئەمە ئەو عملیاتی ئەو عیلاجی شەرپەنجەی مەمک طبعاً نەشتەرگەریە ئەو عیلاجانی کە لە دوای عملیات یان لە پێش عملیات دەدرێت ئەوانە هەموو یارمەتیدەری نەشتەرگەرینە بەڵام بە شێوەیەکی گشتی هیچ بەدیلەکمان لە بۆ نەشتەرگەری نێ زۆر نەخۆشمان هەیە دەترسێ ناوێری خۆی عملیات کە یان خزم و کەسی یا دەوروبەری دەڵە خۆت عملیات مەکە بەڵام ئەوە لە زەرری نەخۆشەکە دەوەستێتەوە کە بەردەوام ئەو نەخۆشە بڵاو دەبێتەوە کەسەکەش ئەو گرەی هەڵنەگرتووە کەواتە لە مەرحەلەی زووی نەخۆشەکە ئەگەر مەرحەلە زووەکان یەک و دووبی نەخێر ئەمە گرێکە و حەڵقەیەکی بچووک دەوروبەری ئەنسیجەی خاوێنی مەمکەکە هەڵدەگرین کە پێی دەگوترێ وایت لۆکەل ئەکسیژن ینی ئەو گرێ و تۆزێک ئەنسیجەی دەوروبەری هەڵدەگرین کە بەشێکی زۆر کەم لە مەمکەکە هەڵدەگیرێگە گرێکە بچووک بێ ئەمە نەخۆشی شەرپەنجەم عملیات کردێ بە بەندی مەوزعی یانی ئەوەندە عملیاتەکەی بچووک بۆ ئەوەندە گرێکەی بچووک بە 4 ملیم بووە بەشێکمان دەوروبەر هەڵگرتی و خاوێنیش بوویتەوە نەخێر پێویست ناکە مەمکەکە هەڵبگیرێ مەرحەلەی لەوە بەرزتریان و گرێکە گەورەتر بێ ئەمە مەزبور دەبن هەندێک جار ڕوبعی مەمکەکە هەڵبگرین ینی ئەو ڕوبعی کە گرێکەی تێدا ڕوبعەکەی هەڵدەگرین پێی دەگوترێت کوادرنتێکتۆمی ئەویان عملیاتێکی تۆزە گەورەترە عملیاتی دوای ئەوە تەبان هەڵگرتنی مەمکەکەیە بەڵام بەداخەوم زۆر بەداخەوم کە ئەو نەخۆشانی کۆمەڵگەی ئێمە کە دەگاتە حەدێکی تەخیر کە دەگاتە حەدێک من ئەگەر بێم گرێکە و دەوروبەری گرێکە هەڵگرم خاوێنکەمەوە دەبێت مەمکەکە هەڵگرم لە بەرەوەی گرێکەم گەورەیە زۆربەی ئەنسیجەی مەمکەکەی گرتووە هەروەها ئەگەر بێم تۆزێک حەڵقەیەکی ئەنسیجەی خاوێنیش لە دەوروبەری هەڵگرم ئەوە تقریبا مەمکەکەی ئافرەت تەواو دەبێت کەواتە ئەوەی کە ئێستا علمی نوێت ئەکید لە سەدەکاتەوە نەخێر ئافرەت پێویست ناکە مەمچی هەڵبگری ئەگەر لە مەرحەلە زووەکان بی بەڵام لێرە و لە دەرەوەش ئەگەر لە مەرحەلە پێشکەوتوەکان بی بەڵێ دەبێت مەمچی ئافرەت هەڵبگیرێ لە بۆی ئەمە کۆنتترۆڵی ئەو خانانە بکەین کە لەناو ئەو گرێدان ئایا کە ئەمە ئەو عملیاتە دەکەین نەخۆشیەکە تەواو دەبێت لە جسمی ئافرەت بەڵێ مەوزعیان تەواو دەبێت مەوزعی ینی لە شوێنی مەمکەکە لەناو مەمکەکە تەواو دەبێت بەڵام هیچ خانە ڕۆیشتێلۆ ئەو ئافرەتە هیچ خانە لەناو خوێنی دەسوڕێتەوە کە هێشتا لە هیچ شوێنێک نێنیشتە ئەوە حاڵەتێکی زەحمەتە تەشخیص بکرێ ناتوانین بڵێن جسمی 100% پاکە طبعاً ئەو نەخۆشەکە تو شێرپەنجە دەبێت ئەشعەی مەقطعی بۆ دەگیرێ بۆی بزانانی هیچ گرێ لە هیچ جسمی هەیە ئەشعەی پێچکین لۆ دەگیرێ بۆی ئابزان هیچ خانە لە هیچ شوێنە چکەی جسمی هەیە لە مێشتی لە ئێسچی لە جەرجی یەک لە شوێنانە لە هەناسەی کە نەبێ ینی گرێ نییە بەڵام ئەوە گەرنتی ئەوە ناکە کە خانە نییە هیچ خانەیەک لە جسمی ئەو ئافرەتەنی کەواتە ئەمە بە نەشتەرگەری مەوزعی ئەو شوێنە خاوێن دەکەینەوە بەڵام خانە کەس ناتوانێت بە چاو ببینێ هەر ئەو خانانەشن سەبەبی ئەوەنە لە مستەقبلێکی دوور لە شوێنە گرێمان بۆ دروست دەکاتەوە ئیدی هەر چەندە گرێکە بچووکتر بێ و مەرحەڵەی نەخۆشەکە کەمتر بێ لە دێنەوە سەر هەمان خاڵ ئەگەری پەڕینەوەی خانە لە ناوخوێنی ئەو کەسە زۆر کەمتر و لاوااستر دەبێت زۆر باشە دکتۆر لە هۆکارەکانە باست لە حەبی مەنع کرد کە لەلایەن ئافرەتەوە بەکاردێ و یەکێکە لەوانی کە ئافرەت تووشی شێرپەنجەی مەمەگەکە پێم خۆشە ڕێنماییەک بەو خانمانە بدەن کە بۆ ڕێگەگرتن لە مناڵبوون حەبی مەنع بەکارەهێنن ئایا مەچە کاریگەری و زیانێکی سلبی هەیە بۆ سەر تەندروستی مرۆڤ و دەبێتە هۆی زیادبوونی ڕێژە و یا بەرزبوونەوەی ڕێژەی شێرپەنجەی مەمەک لە بەشێ لە خانماندا تەمانەوەکو پێشتر ئاماژەم پێکرد حەبی مەنع ناتوانین بڵێن هۆکاری شێرپەنجەی مەمکە حەبی مەنع وەکو هۆکارەکانی تر هۆکاری ئامادەباشی زیاد دەکا ینی ئامادەباشی جستی ئەو کەسە زیاد دەکا لە بۆ توشبوون بە شێرپەنجە بەڵام ئەویش ماسەفاتی خۆی هەیە ئەوەی کە علمیان ئیسپات کرایە ئەوەیە کە ئەو ئافرەتانەی کە 10 ساڵ بەسەر یەکەوە حەبی مەنع دەخۆن مانعنیە ئەگەر چەند منداڵت چیە لە مابەنی منداڵەکان 2 ساڵ 3 ساڵ دەیخوا ئەوە شتێکی تەبیعیە بەڵام 10 ساڵ لەسەر یەک بەبێ وەستان ئەو ئەگەری توشبوون زیاد دەکات طبعاً بۆ منعی منداڵ باوەڕ ناکەم لە کۆمەڵگەی خۆمان کەسەکەبی ئەو هەموو ئەوە دوور و درێژە لە حەبی مەنع بخوا بەڵام لە دەرەوە طبعاً شتە زۆر واردە کە 10 ساڵ 15 ساڵ بەسەر یەکەوە حەبی مەنع دەخوا کەواتە ئامادەباشی زیاد دەکا نەسیحەتمان ئامۆژگاریمان لەو ئافرەتان ئەوەیە کە گەر حەبی مەنعیش دەخۆن دەبێت تەمەنیان لە 30 ساڵ کەمتر بی دەبی ئەو حەبەی دەخۆن
ماوەکی زۆر دوور درێژ لە سەرێک لە 2 ساڵ 3 ساڵ زیاتر تێپەڕ نەکا مەجالە چی بدەنێ ینی مابینیان هەبی ئەو حەبە مەنعە. دووەمیش باشترە لە ئافرەتە کە لە 35 ساڵ زیاتر بی هۆکاری ناهۆرمۆنی بەکاربێنە بۆ مەنعی حەمل وەکو لەولەب وەکو کۆندۆم وەکو هەر حاڵەتێکی ترکە هۆرمۆنی تێدا نەبی. ئەوەی کە هۆرمۆنی تێدا باشترە لە تەمەنی گەنجتر بەکاربێ ئەوەی کە لە 35 ساڵ بەسەریان نزیک 3 ساڵە هۆکاری هۆرمۆنی باشترە ڕابگرێ هۆکاری فیزیاوی یان کیمیایی بەکاربێنە بۆ مەنعکردنی منداڵ. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر نەرمین تەها پسپۆڕی نەشتەرگەری گشتی و نەخۆشیەکانی مەم کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرە و میوانی ئەم تەوەرەی بەرنامەی پەیامی ڕۆژ بوویت. سپاس بۆ ڕێنمایی و زانیاری و ڕوونکردنەوەکانت. بەڵێ ئازان و خۆشەویستانم چەند دیمەنێکی زەی بچووکمان بۆ ئامادەکردن با پێکەوە بینەری ئەو دیمەنە جوانانە بین و ئیدی بەو شێوەیە کۆتایی بە بەرنامەکەمان دێنین. بینەرانی عزیز بڕگە و بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژێم ڕۆژمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین ماڵتانەوە. خواتان لەگەڵ.